ئەزانی تەمبەڵم کردووی وانە؟ چۆن نەتزانی؟ لە بۆنەکەت ڕازانم. واتە بۆنم لێدێ بۆیە تەمبەڵم؟ ماوەیە کە لەوەتی منت ناسیوە خۆت بۆن خۆش دەکەیت و جلوبەرکی جۆراوجۆر و جوانە بەردەکەیت. ئەدیە من نیشانەی تەمبەڵی نییە؟ من لە مێژە وتومە تۆ زۆر زیرەشی. بەخوا گەنجی ئەو سەردەما چ کوڕ چ کچ هیچیان بۆ زانکۆ خۆیان پاک ڕاناگرن. ئەوە هەی کەیشی بۆ خۆت تەواوی بکە. خۆشی کاتی وانە؟ بەخوا تۆش زۆر زیرەکی. دەرم کوڕ و کچی ئەو سەردەما مۆدیل دروست دەکەن. مۆدیری ئێوە زیاترە. نەخێر هی کچان زیاتر. باشە با ڕای تۆ بێ. خۆزگە منیش وەکو ئەو باڵندانە دوو باڵم هەبا. باشەوە مادانا وەکو هەڵە دوو باڵت هەبوو بۆ کوێ هەڵدەفرێت؟ یەکەم جار هەڵدەفریم دەچووم نەخشەی گۆی زەویم دەهێنا. دوایی ڕووم وەردەجێڕا بۆ خۆت تاویکە. فکرکەوە منی توم زانی دەبێت توژی من بزانی. بچیتە سەر چیایەکی بڵند. بەڵام بەفری لێ نەبێ نەوەکو دوو لایلۆن دەرمان دەنێ. وا بزانم بە چاوم بردی ئەوەندە گۆتم زیرەکی زیرەکی زیرەکی. ئەو جارە پرسیارەکە تاوا نەبوو. من یەکەم جار ئەڕۆیشتم بۆ ئەوروپا. لەوێش هەڵدەفڕیم بۆ لەندەن. چی چەقۆیەکی گەورەی دۆڵمەم دەهێنا باڵەکانتم لە بن ڕادەبڕی بۆ دەتەوێت بە تەنها بە جەمبێڵی بزانە شێتیشم ناکەی؟ زما باوکت خەینە لەو بیاوت بە لە ئەوروپا هاتوونەت پێش بۆ کچت؟ مادام وایە منی زوو بە سابوونی ڕەقی باڵەکانتم دەششت بە باشی خزمەتم دەکرد. بەڕاست؟ ئەی باشە بوو بە سابوونی ڕەقی؟ باشە نەتبیستووە دەڵێن سابوونی ڕەقی نایاڵە پرچ هەڵوەرێ؟ دەڵم نەوەکو پەڕەکانی باڵت لێت بێتەوە نەبادا لە ئاسمان ڕابەرم دێتە خوارەوە. ئێستا بزانم چاوەکانی دابخە. بۆچی؟ پێم کوتی دایک بخە؟ باشە. چاوم بکەم بیکەوە بزانم. ئای کە جوانە بۆنی توی لێدی ئاگار لێبێ بزری نەکەی. دەمەوێت مامۆستا کاماران بگرم بۆوانەی تایبەت بە پارە. ئەجاو سوێن و بینەی بۆچیە؟ ئێمە لە بنەماڵەیەکی دەوڵەمەند و دەسەڵاتدارین. بۆ خۆم شەو پێشکەم دایم چاوم لە خوێندن بکەم. من پرسیارەکانی تاکردنەوەی سەری ساڵ دەکڕم بە پارە. ئەی ئەوەی بەڕکی گەرم نەبێت چی واتە هەژار بێ؟ با من سەرکەوم ئەو کەیفی خۆیتی مێشکت بەتاڵە ئەمڕۆ بخۆم بخۆمە. مێشکت بەتاڵ بێ باشترە. دەزانم دەتەوێت مێشکت پڕ بکەی لە کچان. لەوەی خۆشتر؟ خۆشەویستی ئێستا گشتی ڕابواردن و کات کوشتنە. خۆشەویستی ڕاستەقینە خۆ نەماوە. مێشکت هێندی چوار کفتەیە. با دوو کفتە لەگەڵم پێ گوێرە. ايوه بس صحتك كويسة. سلامت بيا ربي خوش بي. باشتر بي يعني. الحمد لله لأخوي بزيادة. زۆر بێزارم. وانەکانمان زۆر ئاسانە مامۆستاکان لەسەر ئێمەیان قورس کردووە. مەبەستت پارەیە؟ نەخێر. کوڕی خۆ تۆ کوڕی ناودارترین و دەوڵەمەندترین کەسی تۆ دەبی هەوڵی خۆت بدەیت. ئەچینا خەڵک دەڵێ سیروانی کوڕی ئازاد لەسەر ئەو هەموو بوونێ خۆی هیچ بە باوکی ناچێت. باشتر وایە بخوێنی با ناومان لەسەر زاری خەڵک سوود نەبێ. خۆت دەزانی ئێمە بازرگانی خەڵکانی زۆر ناحەزی بە ئێمە دەبن. پێویستە مرۆڤ لە ژیان هیچ کات نەدۆڕێنی. کوڕی خۆ ئەو کاتانەی لە بەردەستدا بە فیڕۆی نەدەی. کات وەک زێڕ وایە. هەموو کات هەوڵم داوە بۆ پارە کۆکردنەوە. من دەمەوێت مرۆڤ بکڕم و بفرۆشم
من دەمەوێت پارە بە قسە بێنم. باوکە گیان منیش بە هەمان بیر و ڕادەژیم. تۆ بە پارە کۆکردنەوە بەهێزی. منیش بە قۆپیەکردن لە خوێندنی زانکۆ بەهێزم. قۆپیا کوڕم گرنگەوەیە بخوێنێ و ببێ خاوەنی بڕوانامە. باوکە گیان کاتی بوومە خاوەنی بڕوانامەش نم بۆ دێنی وانە؟ بە دڵنیاییەوە جوانترین کچی ئەو شارەت لۆ دەدۆزمەوە. ئەمڕۆ پارە هەموو شتێکە. تۆ کە بووی خاوەنی بڕوانامە من نامەوێت بڕوانامەکەت لە چوارچێوە بگری. من دەمەوێت پارە لە چوارچێوە بگری پارە. تێگەیشتی؟ من کوڕی تۆم چاوم دەکەمە کوڕی هەرز. بەخوا هەرکە بڕوانامەی زانکۆت بەدەستێنا ناهێڵم لە هیچ دەستگا و فەرمانگە و ئەندازیاری دەوام بکەیت. من دەمەوێت بتکەم بە بازرگان تەنها مەبەستم بۆ تۆ بڕوانامەکەیە و بەس. کوڕم دنیا بە پارەوە جوانە. کوڕم دارە شێشەی پارەکان لێگەڕێ خزمەتکارەکانم بۆ بگۆڕە ئەوزانی چەند نەوسنن ئەرێ دنیایان نەدیوە. بەڕاست دایەگیان لە مێژە گۆشتی قەلمان نەخواردووە. دومان نابی خواردیتوان. کوڕم چ زوو لە بیرت کرد. چەتۆ ئامادەت کردووە لێیان بدەم؟ بەڵێ ئامادەم کردووە. زۆر ناڕەحەت دەمەوێت هیندێک لە قوتابەکان بەستی تایبەت بۆ بکەمەوە لە زانکۆکەمان بە تایبەتی بۆ پۆلی ئێوە باوەڕکەم ئێوە لەبەر خۆجوانکردن خۆ پێ گەورە بوون بیرتان لە خوێندن و زانست نەماوە بۆ ئێمەش هەندێک لە کچەکان کۆ ناکەوێت بەجلی تایبەت زۆر لێمان پڕا جێوازیکردن سەر لێ شێواندووە من باسی چ دەکەم زانیست بوون بڕبوو لە ناو کۆمەلگاکەمان نازانم هەژاران کاریان چی لە خوێندن بۆ خوێندن بۆ هەژاران نەهات
مامۆستا ماشەڵڵا تۆ ئەوەندە سەرقاڵی هەموو کاتێک بیرت دەڕوە ئەوە خەریکە نیوەی ساش دەڕوە تۆ چارێکی کتێبی ئابووریت لە ئێمە نەگەیاندووە. بەڵێ مامۆستا بەخوا ڕاستی ڕاست دەکات ئێمە ئابووری لە پاشەڕۆژ دەفرۆشین بۆ وڵاتانی تر ئەی کوا بابەتی لاپەڕەسی وسێ وەرگری بە سووری هەژانی پڕ گشت بە محەممەد گەیاندووە خۆ ئێمە شارەزایی باشمان لەو بوارە هەیە مامۆستا بۆ ئێمەش گرنگە تکایە. مامۆستا تۆ ئەو ڕۆژە بڕیاردا بابەتی خەرجی گشتیمان بەتەواوی تێبگەێنین. بەڵێ بریارمدا بەڵام کاتم زۆر کەم. دیارە مامۆستا کات لای تۆ زۆر بە نرخە. نەخێر کات لای من زبڵە. ڕێباز هەر ئێستا شتەکان ئامادەکە بڕۆ بەسەر چاو هەر ئێستا من باشترین کەرستە مێناوە چی ڕوودەدا با ڕوودا بارەکە درراوە بۆ بزان ئەم جارە باشترین نوێترین کەرستە باناوە من خۆم بە تاوانبار دەزانم خوددایە کەسێک تاوانبار بێ دەبێ ئامادەی چی بێ دۆزەخ دەبێ پیلانێک بدۆزینەوە یانی زۆر ئاسا دەبێ ئەو کارە بکەین مامۆستا کاروان لە ساڵی 1970 دوایی کردووە و ژیانی بە هەژاری بدۆتە سەر زۆر جاوتێتی کە هەژارن خۆش نایێت چونکە هەژاری دەردێکی گرانە کێ بۆم دووبارە دەکاتەوە کە مامۆستا کاروان بۆڕکی لە هەژاری بوو مامۆستا ئەم پرسیارە بۆ من لێگەڕێ ئەمانە هەموو کوڕە زەنجینن باوەڕ ناکەم وەڵامی ئەم پرسیاریان لە هەبێ ئەتوانم وەڵامی ئەم پرسیار بدەمێ جارێکی تر بەبێ دەستبەرزکردنەوە قسە نەکەی من مافی خۆمە هەستمەوە بێ دەستبەرزکردنەوە تۆ تاکو هەبوون هەبێ ئاگاتدا نەبوون نییە چەند جارێک دەستبەرزکەمەوە تۆ من هەڵناستێنی من سەرمەسەریم زۆر بینیوە بۆنی خۆشم هەرگیز نەکردووە چاوی من تەنیا دیواری بینیوە نەک وەکو ئەمانە سێژەمە خوددانیان گوێشت بێت و خواردنەوەشیان هەنگیم بێت تۆش وەکو مامۆستا کاروان بە هەژاری دەفیوانیە مادام چەداوە گەورەیە سێری دیوان کە باسوور لە دیوان کێ بۆم دووبارە دەکاتەوە ئێوە دەبێ ئاوری ناس بن بۆ کەستا نازانن بڵێن مامۆستا هەژاری
ڕاستی مامۆستا نەدەبووە ئەو پرسیارت هەر بکردە بۆچی با مامۆستا کاروان زیرەک بە بیری لە دەوڵەمەندی بکردەوە تاوەکو وەکو باوکم زیرەک بووە زۆر باشە هەرچە وڵامەکە زۆر تەوانێ بەڵام ئافرین مامۆستا تۆش وەکو مامۆستا کاروان و هێدی هەژاری وانە چاوی تۆش تەنها دیواری بینیوە توش کوڕە هەژاری وانە لە قسە گەورەکانت فەرموو دەچینە دای کاکازات یەک دەقا دەستنە لای کاکازات باش پەیوەندیەک پێوە بکە سەرچاو ئاسەوانەکان ئاگادارن بەڵێ گەورم ئێستا لایەن بووم هەمێ لە ئامادە باشیدا بووم باش کێشەمان لەو دروست نەکەن چیەوە تەلەفۆنە بەڵێ بەڵێ باش باش ئیزنیان دەن گەیشت سڵاو دەزانی زۆر بێمێشکی پێتم وت خراپترین کەرەستە بهێنە لە وڵاتی چین من شوێن نەمانەگەڕێم کام شت باش و بە سوود بهێنام ئاوا ها کوڕم سیروان بۆ دڵتەنجی باوکە مامۆستا لێدان لە بەرچاو قوتابیەکانی تر قسەی پێوتم چیتر ناچمەوە بۆ زانکۆ بۆچی لێی دای هیچ هەڵەیەکت کردبوو؟ نەخێر تەنها باسی هەژاری و دەوڵەمەندیمان کرد وتم مامۆستا تۆش هەژاری لێدان خوێن لە لوتم هات دامناوە هەموو ژیانم لە پێناوی ئەو کوڕم تەرخان بکەم
کەچی مامۆستا لە بڕی ئەوەی بە زانستی پەروەردەی بکات خوێنی پێدەناسێنێت بڕۆ لەگەری دەرچا مامۆستام نۆتی مارکە هەر ئێستا بەسەر چاو گەورم ئۆ من مێشتی ڕۆبۆتم بەستووە من دەزانم چ شتێک لە مێژووی ڕۆیشت بێ لەوێ مێژووی ساختە دەکەی تێگەیشتی دەتوانی بیهێنی پێیان بڵێ خراپترین شتم بۆ دروست بکات ئێمە لێرە بە باشترین شت دەیفرۆشین مێژووی نوێ دەکەینەوە مێشکرد زۆر مەزنا بەڵام جێگای بەتاڵی تایە ئێستا دەرفەتێکی باشە بازوو لە کۆڵیکەینەوە ئەوە فای بۆ ملەت خۆی نیە چۆن فای بۆ ئێمە دەبێت ڕازیبوون بە بەشی خۆت زۆر گرنگە چ ڕازیبوونێ سێژەمە چاوماست یاخود سێژەمە گۆشتی بەراز زانە کاتیان گفتوگۆیەنی با بچین بیبێن بۆ نەتیژ نازانم کێشەی جیاوازیکردن کەی کۆتایی دێ زۆر مامۆستای ئەم سەردەما فێرکردنی خوێندن دەفرۆشن خۆ دەزانم پارە بژمێنم دانیشە کوڕم کچم منیش زۆر باشم لە شوێنێکی زۆر خۆشم ئەی تۆ باوکم بۆ نەهاتەوە من هەرچێک بکەمێش ناقەزاری تۆ دەتوانم من و تۆش بە پارە بکڕم بۆ خزمەتکردنیان من هەرگیز نامەوێت کوڕە هەژارە بناسم